گەمارۆ ئابوووریەکەی سەر ئێران تونتر دەبێتەوە و پریشکی گەمارۆکەش بەر هەندێک ناوچە و دراوسەکانی ئێران دەکەوێت. دوای ئێران ئەنجا دوای ئەوە سین. ئەمریکا فشار لە هەموو جیهان دەکات مامەڵەی بازرگانی لەگەڵ ئێران ڕابگرن و هەرێمی کوردستانیش وەک دراوسەی ئێران تا ئێستا بۆی ڕوونیە چۆن و بەچی شێوەیە کار لەگەڵ ئێران بکات. یەکێتی هاوردە و ناردنکاران قسەی خۆیان هەیە لەبارەی گەمارۆکانی ئەمریکاوە. بەڵێ ئەتوانن هەمان شێوەی کاڵای ئێرانی لە تورکیاوە بێنن و لە خلیج بێنن و لە وڵاتانی ترەوە کەوا ئێستا ئامادە باشی بۆ کراوەوە ئەتوان کاری لەگەڵا بکەن. ئێستا لێ پرسراوان دەسەڵاتدارانی عێراقی لەگەڵ ئەمریکایەکانە کەوتونتە حیوارەوانە ناکرێت دەوڵەتێکی فیدرالی وەکو عێراق کە 1000 و قسور کیلۆمەتر طولی هەیە بە دەوڵەتێکی وەکو ئێرانەوانێ هەمووی بتوانێت بۆ وەزعی کە ئەمریکیەکانیان تەقبولی ئەو وەزع نەهەموارە بکات. بازرگانان دەڵێن ئەوان مامەڵەی بازرگانی زۆر گرنگیانیە لەگەڵ ئێران بۆیە هیچ کاریگەرێکی ئەوتۆی نابێت لەسەر بازاڕەکانی کوردستان کەلوپەل و کاڵاش لە هەر شوێنێکەوە بێت دەگاتە کوردستان. ئەکسەری تقریبا زیاتر لە 175 بۆ 80 ئەوروپی موادەکانی ئێمە. باقاعدەگەی تری هەنێک شتمان هەیە ئێرانە، هەنێک شتمان هەیە لە شەرقی ئاسیاوە دێت مەسەرەن چامان هەیە برنجمان هەیە لە سەیلانکە و لە هند و لە تایلەندەوە هەنێک بقولیاتە هێنین. هیچ ینی بە هیچ دۆخێک لە هیچ دۆخێکدا ئەمریکا ناتوانێت حکوومەتی عێراقی بە شێوەیەکی پڕاوپڕ بە هەرێمی کوردستانی شەوە پابند بکات بە گەمارۆیەکی بەهێز لەسەر ئێران و هەڵوێستە سیاسەکانیش قەدەرێکەوەی تێدا ڕوونەبێتەوە. بەو پێ بێت کە بازرگانەکانی کوردستان باسی دەکەن گەمارۆ ئابوووریەکەی ئەمریکا بۆ سەر ئێران هیچ گۆڕانکارێک لە دۆخی بازرگانیکردنی بازرگانەکانی کوردستان و وڵاتان ناکات. لە ئاگەری داخستنی مەرزەکانی سنووری کۆماری ئیسلامی ئێران لەگەڵ هەرێمی کوردستاندا ئەوە بازرگانەکانی کوردستان پلانیان هەیە لە چەندین دەرگا و دەواازەی دیکەوە کاڵا و کەلوپەل بێنە ناو هەرێمی کوردستان و لە بازاڕەکانی کوردستاندا ساغی بکەنەوە. عەبدوڕەحمان ئەبوبەکر، KNN سلێمانی.